Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامالاتن لویدیویکی ندا. ام ویدیویا بشی دومی Business English که تیدا باسی ایشو کارکین. لویدیوی پیشتر باسی CV مان کرد و هروها باسی چند شوازه کی هلی کار مان کرد. لم ویدیو دا باسی Job Interview اکین که به معنای مقابله ایش داد، یعنی به معنای چاوپیکوتنی ایش داد. پیشوی که بروید بو interview پێویستە چەند شتێک بکەیت. یەکێک لەوانە ئەوەیە کە you have to research the industry and the company. واتە پێویستە توێژینەوە لەسەر پیشەسازیەکە و هەروەها لەسەر کۆمپانیاکەش بکەیت. مەبەستمان لە توێژینەوە ئەوەیە کە پێویستە زانیاریت لەسەر پیشەسازیەکە هەبێت. بۆ نمونە ئەگەر ئەم کۆمپانیایە لە نەوتایە پێویستە تۆ زانیاریت لەسەر بواری نەوت هەبێت. و پێویستە توێژینەوەی لەسەر بکەیت بزانی ئەم بوارە چۆنە چۆن نییە. و هەروەها پێویستە توێژینەوەیەکی باش لەسەر ئەو کۆمپانیایە بکەیت و زانیاریت هەبێت دەربارەی. کاتێک کە ئەڕۆیت بۆ ئینتەرویوەکە you have to wear formal clothes, preferably a suit. You have to wear formal clothes, preferably a suit. پێویستە کە جلی ڕەسمی لەبەر بکەیت. Formal واتە ڕەسمی، a suit واتە چاکەت و پانتۆڵ. واتە کە ئەڕۆیت بۆ مقابلەکە پێویستە جلێکی ڕەسمی لەبەر بکەیت. ئەو جلەی کە لەبەری ئەەکەیت کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تێڕوانینی ئەو کەسەی کە ئینتەرویو دەکات. بۆیە پێویستە جلێکی ڕەسمی لەبەر بکەیت و هەروەها پیشانی بدەیت کە خۆت ئامادە کردووە. هەروەها you have to prepare for common interview questions. You have to prepare yourself for common interview questions. پێویستە خۆت ئامادە بکەیت بۆ پرسیارە باوەکانی ئینتەرویو. لەم ڤیدیۆیەشدا باسی چەند پرسیارێکی باوەکەین. ئەو کەسەی کات چاوپێکەوتن ئەکات سەرەتا لەوانەیە پێت بڵێ Tell me about yourself. Tell me about yourself. واتە دەربارەی خۆتم پێ بڵێ. کە لەم پرسیارەیە ئەتوانیت باسی ئیدوکیشنەکەت بکەیت، مابەست ئەوەیە کە باسی خوێندن کە لە چه زانکۆیەک خوێندنت تەواو کردووە و هەروەها باسی ئەوەکی کە بۆ منە لە چه شوێنێک گەورە بوویت. هەروەها باسی خولیا و ئارەزوەکانی خۆتی بۆ بکەیت و بەم شێوەیە. دوایەوە لەوانەیە پرسیارت لێ بکات بڵێت Why should we hire you? Why should we hire you? بۆچی ئێمە پێویستە تۆ دامەزرێنین؟ یان بۆچی ئێمە تۆ دامەزرێنین؟ Hire واتە دامەزراندن. لەم پرسیارەیە پێویستە تۆ باسی توانەکانی خۆتی بۆ بکەیت، هەروەها بیسەلمێنیت کە تۆ باشترین کاندیدی بۆ ئەم ئیشە. دوایەوە پرسیارت لێ ئەکات و ئەڵێت What is your greatest strength? What is your greatest strength? گەورەترین توانای تۆ چییە؟ Strength واتە توانە، greatest واتە گەورەترین. گەورەترین توانای تۆ چییە؟ ئەگەر تۆ بۆ نمونە بۆ ئیشێکی مامۆستایی بڕۆیت، ئەبێ باسی ئەوەی بۆ بکەیت کە تۆ وانە بێژێکی باشیت، هەروەها بە ئاسانی ئەتوانی گوێگرەکانت تێبگەێنیت بۆ نمونە. هەروەها لەوانەیە پرسیارێکی ترت لێ بکات و بڵێت What is your greatest weakness? What is your greatest weakness? گەورەترین لاوازی تۆ چییە؟ Weakness واتە لاوازی. لێرەیە تۆ نابێت لاوازیەکی پێ بڵێیت کە کاریگەری بکاتە سەر ئیشەکە. بۆ نمونە ئەگەر ئیشەکە ئیشی ژمێریاری بێت بۆ نمونە، تۆ نابێت پێی بڵێیت من لە ژمارەیە خراپە. چونکە ئیشەکە خۆی ژمارەیە، ئەگەر تۆ پێی بڵێیت لە ژمارەیە خراپیت، ئەو دڵنیابە کە ئیتر وەرناگیرێت. هەروەها دواتر لەوانەیە پرسیارە لێ بکات و پێت بڵێت Why do you want to leave your current job? بۆچی ئەتەوێت ئیشەکەی ئێستت بەجێبهێڵیت؟ لێرەیە لە کاتێکە ئەم پرسیارەت لێ ئەکات کە تۆ خۆت ئیشە هەبێت و بە دوای ئیشێکی ترا بگەڕێیت. و لێرەیە تۆ بۆی ڕوونەکەیتەوە کە ئیشەکەی ئێستات ناتوانیت گەشەی تیا بکەیت، بۆیە ئەتەوێت بە دوای ئیشێکی باشترا بگەڕێیت بۆ ئەوەی کە توانەکانی خۆت زیاتر بخەیتەکە. هەروەها لە هەندێک مقابلەی ئیشی ترە لەوانەیە پرسیارە لێ بکات و بڵێت What are your salary expectations? What are your salary expectations? پێشبینیەکانی تۆ بۆ معاش چۆنە؟ کە لێرەیە مەبەستی ئەوەیە کە چاوەڕوانەکەیت لەم ئیشەیە معاشەکە چەند بێت. Salary واتە معاش، expectation واتە چاوەڕوانی. بەم شێوەیەش ڤیدیۆی ڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن
واگەریەوەش هەر بابەتێکتان بەلاوە گرنگ بوو لە کۆمنت ئاگادارم بکەنەوە و منیش هەوڵێم ڤیدیۆیان لەسەر بکەم. ئەگەر دەوێت کاتێککە ڤیدیۆی نەبڵاوکەین و ئاگادار بکەیتەوە سبسکرایبی چانەڵەکەمان بکە. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.